يعني بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لەگەڵ سەرجەم نووسنگەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئامادەکاری تاویان کردووە لە ئامادەکاریدان بۆ وەرزی حەجی ساڵی داهاتوو کە ساڵی 2026 بەپێی ئەو ڕێنمایانە و کاتێکە وەزارەتی حەجی عێراق دایناوە دەبێت لە سەرەتای ساڵی داهاتوو ساڵی 2026 سەرجەم ڕێکارە ئیدار و کارژێڕیەکان تەواو بکرێت بۆ تیرروپشک بۆ ئەو کەسانە ئەنجام بدرێت کە فەوڕان پڕکردوێتەوە لە ئێستاوە ینی حەج و عومرە هەرێمی کوردستان لە ئامادەکاریەکانی بەردەوام بۆ ئەوی بزانین لە چ قۆناغێکە ئامادەکاریەکان کەی تیرروپشک بۆ ئەو کەسان دەکەن کە ناویان بۆ فەریزەی حەجی ساڵی داهاتوو نووسیوە کاروانستونی وتەبێژی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە زانیاری زیاترمان لەسەر ئەو بابەتە پێدەدات کا کاروان سڵاو لێبێت باید باش سپاس بۆ دەرفەت ئەگەر باسمەوە بکەی ئامادەکاریەکانی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە چ قۆناغێکە بۆ ئەو کەسانی کە ناویان بۆ فۆرمی چون بۆ حەجی ساڵی داهاتوو نووسیوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان. دیارە ئێستا ئێمە خەریکی وەربینیکردنی لەو ناوانەی کە لە ماوەکانی ڕابردوودا خەڵک لە ڕێگەی ئەو سیستەمە ئۆنلاینەوە پێشکەشیان کردووە کە ژمارەیان نزیکەی 89,000 کەسە و سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان لە چوونی حاجیان 5135 کەسە کە بەپێی ڕێژەی دانیشتوان بە هەرێمی کوردستان دیاری کراوە. لێرە لەو وەربینیەدا مەبەستمان ئەوەیە ئەو پەڕیدات وەرپەروەری و یەکسانی لە نێوان خەڵکدا جێبەجێ بکەین بە هەموو ئەو کەسانی کە پێشتر حەجیان کردووە بە تایبەت پیاوەکان ئەوانەی کە پێشتر حەجی کردووە لەو سیستەمەیدا ڕێگەی پێ نادرێتن جارێکی دیکە حەج بکاتەوە مەگەر بە شێوەی مەحرەم حاجی نەبێت بوون منە کەسێک حەجی کردووە ئەمجار لەگەڵ خێزانەکەی دەیەوێتن حەج بکاتن بەم شێوەیە بە ڕێژەیەکی دیاریکرا و ڕێگەی پێدراوە. ئامادەکاریەکانی ئێمە بەردەوام من و بڵێن ناتوان بڵێم لە قۆناغ کۆتاییەکانە بەڵام بەشێکی زۆرمان بڕیوە و دوێنێ ئێمە کەونوویەکمان هەبوو لەگەڵ سەرجەم نووسنگەکانی حەج و عومرە و فەرمانبەرانی سەرجەم نووسنگەکانی حەج و عومرە ئەوانەی کە لە بەشی ئایتی کار دەکەن چونکە ئەم ساڵ سعودیە مەرجی تەندروستی یاخود پشکنی تەندروستی کردوتە مەرجی پێشوەرختەی پێدانی ڤیزا بە حاجیان. ئەم سیستەمێکی ئەم ساڵ پەیڕەو دەکرێتن لە عێراق و لە هەرێمی کوردستان طبعاً خۆلەکە بە هەماهنگگی لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی بووە و دوێنێ لێرە بەڕێوە چووە هەموو فەرمانبەرانی ئایتی لە هەر چوار نووسنگەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لێرە بەشدار بوون. ڕاهێنان بوو لەسەر سیستەمەکە کە چۆن دوای تیرروپشک ئەم خەڵکە کە دەچێتە ناوەندەکانی تەندروستی پشکینیان بۆ دەکرێت ئەم پشکینە یەکسەر دەنێنە بۆ ئەو سیستەمە بۆی وەکو مەرجەکە ڤیزان پێ بدرێتن چونکە بۆی هەیە هەموو خەڵک ڤیزای پێ نەدرێتن ئەوانەی کە نەخۆشی زۆر درێژخار و نەخۆشی زۆر خراپیان هەیە و جگە لەوەش ئێمە بە هەماهنگگی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دیسان خۆلێکی دیکەمان دەبێتەوە بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی وانەی لە بەشی ئایتی وەزارەت ئیش دەکەن بۆی هەمان ئەو داتانە دیسان بەرز بکەینەوە بۆ ئەم سیستەمە. زۆر باش حاجی کاروان کەی تیرروپشک بۆ ئەو کەسانێکی کە ناویان بە ئەلێکترۆنی بۆ فەرزی حەجی ساڵی داهاتوو نووسیوە دەتوان بڵێم ئامادەکاریەکانتان لە مانجی 11 مانجی داهاتوو بە کۆتا دێت؟ هیواخوازین ینی لە مانگی 11 تێر پەڕ نەکاتن لە ماوەی دەتوانین بڵێم 2-3 هەفتەی داهاتوودا و دەتوانین بڵێم بە 3 هەفتەی داهاتوودا ئینشاءڵڵا تیرروپشکەکە ئەنجام دەدرێتن. ڕۆژەکە بە تەواوی دیاری نەکراوە چونکە ئامادەکاری ماوەیمە ناتوانین و کاتێکدا بنین بۆی دوجار ئەم کاتە لە وەختی خۆیدا دەرنەچێتن بەڵام وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە بە بەردەوامی لەسەر هێڵی بۆی ئامادەکاریەکان بە کۆتا بین و تیرروپشکەکە ئەنجام بدەین و ئەوەی کە باشە لەو سیستەمەی کە هەموو هاوڵاتیان بەڕێگەی موبایلە ئاگادار دەکرێنەوە کە ناوی دەرچووە یان ناوی دەرنەچووە بۆ حەج. دەستان خۆش سپاس بۆ زانینەکان کاروانستونی وتەبێژی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان دەگەڕێمەولاتن ئەو زانیاریانە بوون کە سەبارەت بە ئامادەکاریەکانی بەڕێبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بۆ بەڕێوەچوونی فەرزی حەجی ساڵی داهاتوو بۆ هاوڵاتیان و هاوڵاتیانی کە وەکو میوانەکەم ئاماژەی بۆدا 89,000 کەس ناوی خۆیان نووسی و چاوەڕ دەکرد لەو ڕێژەیە بە شێوەی تیرروپشک زیاتر لە 5,000 کەس ناویان دەرچێت بۆ فەرزی حەجی ساڵی داهاتوو ئەنجام بدەن.